ئەرێ کوڕەکان چۆنن لە چیان هەموو شتێ باشە دەگو باس و خەبەرات وەڵایی بیرم کەوتەوتم بە دووسێ قسە بکەم لەسەر ئەم بەزمە ڕزمەی دوێنێ ئەم بەیانی زوو ئەوەی خوشی تەرچیکە ڕوویاوە با تۆزێ ڕێی خۆمان بڵین طبعاً من ناشمە سەنگەری خوشی هەرکی و ئەلم بابەت نشکە من ئەوانم پێچەتەیە لە حقیقەتە چونکە شحالەکەیکی شۆڕژ جێڕانە یان جوڵەیەکی ئەوانە نییە کۆمەڵێ مافیا و چەتەگەری و ئالە بابەتیانە خەرجی پارەکۆکردنەوە ئەوان لەبەرەوە با کەس وانە زانێت کە من بێم دیفاع لە نازانم خۆشی هەرکی ئەوانەکەمەوە ئیشی من نییە کاتی خۆشی کە پارتی چووە سەری ئەو بوو ئاسایشێ کوژرا و دانیشکێش کوژرا و ئەوە تەق و تۆق و سیارە کۆمەڵە خەڵک شیعاریان پێئادا کردویان بە جیڤارە ئەو کاتە من لایڤێکم کرد وتم پەلەی لێمەکەنەوە بنەماڵی بازانیە ڕۆژێ دایەت ئێستا ئاوا قسە ناکە چونکە پارتی عاقڵ بووە فێر بووە کە تەجروبەی لە مێژووە گرتووە کە چۆن کارەکانی خۆی کە مەسەلەن سەردەمانێک با بڵێن هینیە کرد یای بەسەر گوندی کەڵەکنا با بڵێن هیچ سوورچیەکان هەمووی وێران کرد و سەرۆکەکەیانی کوشت و ئەلم بابەتانە ئیتر نایوێ بەڕاستی هەڵی لەو جۆرە دووبارە بکاتەوە هەسا چی کرد هەسا ماوەیەک لێوە ساڵ و نی و ئەلم بابەتانە ئەم شۆچوتە سەر ماڵەکەی و بەیانی زوو لە ناو جێگا دەریان هێناوە و بە قۆڵ بەساوی خۆی براکەیان بردووە ئەمە تا ئێرە باڵێن قەیناکە باو عینەکەشی بۆ لە چاوکە مشکلە نییە بەڕاستی کاگەرا مەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێست باشە کاکە ئەمانە هەمووی بەڕێی خۆی کەسێکە باڵێن خەڵکی کوشتووە ئەوەی کردووە چوزانم هەرچێک هەیە باڵێن بەس من تێناگەم ڤیددیوەکم بینی و ئێوە پارتی ئەڵێ ئێمە پۆلیسمان نەوتە سەری و چوون بە پێی یاسا و ئەوە گرتویانە ئۆکێ جارە بەر لە هەموو شتێ ئایا بەڕاستی پۆلیس ئاوا دەموچاوی بەستووە و وەکو دز و هیچونێکی دیار نەبێ ئەمە کۆماندۆ یا پۆلیسە ئەمە یەکەم پاشان ئێوە ڕۆشن بۆ گرتنی ئەم زەلامە باشە قاسەکەیتان بۆ شکاندووە چیتیا بۆ بۆچی بردووتانە سەقفی هۆڵەکەیتان هەر هەمووی هەڵکەندووە ئەم سەقفە ئەمە ینی ئێوە بە دووە پارەیە ڕۆژچوون دەڕاست ینی بۆ چەتەی ڕۆژچوون باشە وەکو ئەوە وایە چەتەیەکی گەورە دزێکی گەورە بڕوە بۆ سەر چەتەیەکی بچکۆرانە لە حقەتە شەڕەکە ئاوایە بەڕاستی ئەمە شەڕەکەیە ئەگینا منتەقی تیانە پارتی تۆڵێ وەڵا بە گوێری یاسجاری ئەمی یاسایە کە بووە بە قۆنە لای پارتی وێکێتی ڕێک وەکو پێڵاوی دیاتوە هەر دەقەناتە کاکە بە گوێری یاسا و ئەمە ئاژاوە ئەوە بابە وەڵا بەس مەسەلە یاسانیە کاکە پۆلیسی چی و تەڕەماشی بابەجیان ڕووداوی ڕوویاوە ساڵ شەڕەکە شەڕی ئابوووریە ئەم خورشیدە بوو بە کێشە بۆتان لەسەر مەسەلەی نەوت و ئەو زەوی و زار و ئادەم بابەتانە لەبەرەوە ئەوتان کردووە بەڵام ئەمە قەی ناکە کاکە ئەمە بەڵام درۆکەن کۆماندۆ شدە سەری بەس ماڵەکەیتان بۆ لێ کردووە کاکە یعنی ئێوە ماڵەکەتان بۆچی تاڵان کردووە ئەمە بۆ ئاسی مۆزوعەکەی باشە تۆ چۆنە بێ خەڵک بژیری ماڵەکەی تاڵانکەی دگای قاسەکە ئاوا کراوە تۆ چی تایبە بردویانە تاوان اینجا سەقفی هۆڵەکەی و ژوورەکان ئەم سەقفە هەمووی شکێنراوە کون بە کون هەمووی تایە گەڕاون بە ئارەزی خۆیان بۆی بزانن پاری تا شاراوە دویان تیانە شاراوەتەوە ژووری نووسنەکان و هەر هەمووی ئەمانەی ئاڵتونی ژنەکانیان هەر هەمووی بردووە چیتیا بووە چی پارەیتیا بۆ بردویان لە مەڵەکە دۆزیوانێتەوە ژووری مەسەلەن ئەو قەنەفە و مەنەفە ئەوانە هەموو ناوەکان دەرهێناوە هەمی گەڕاون بۆی ژووری نووسن و ئالەم بابەتانە هەمویان هەڵڵاوەتەوە هەر هەمی گەڕاون یعنی یەک شوێن نییە لەو ماڵەیە کون و قوشبنەکەیان نەگەڕابن و چیتە لەو ماڵا بردویانە تو شەرەفۆی مەسول بازانین ئەمە پۆلیس و یاسا سەروەرە و تەڕماش و ئەمە سەروەرە کە ئێوە بۆ چەتەی چوون لە حقیقەتە چون بۆ جەردەی فێری ئەوە بوون بە نمونەوەکو باوڵ و قوباتان نەکرد بە پەلامای لا لەزاربن بەم شکڵە کردن ئۆکەی گرتنەکەی قەیناکە میموێ کەس نەکوژاوە ئەوانە بەڵام چەتەی بۆچی جاسەریکەن ئەزانی ئارا مەحمەد بزانە کە ئەم پارتیە چۆن هەمیشە ڕۆڵی چەتای بینێت باش نییە هەمیشە ڕۆڵی چەتەی بینوە لای خەتە کابراایە کە ساوە لە دژایتان لەگەڵیا هەیە ئۆکەی کێشە نییە بەڵام ئەوشی بەرامبەری ئەکرد لە ماڵ دزین و لە ئاڵتون دزین و ئاڵتونی ژنەکانیان هەمی دزیوە هی خۆیینی براکەی خۆشەویستانی ئارا مەحمەد باش نییە ئەو ماڵەیان وا لێ کردووە بە ڤیدۆکەیم لەلایە بڵاو بۆ تۆ خۆتان بینیت هەمسن سەریکەن ئەو ماڵەی یەک شتی بەسەر هیچەوە نەماوە سەر و ژێر و دار و بەردی گەڕاون بە ئارەزوی خۆیان بەس بۆ پارە و ئاڵتون و بۆ دزی بۆ جەردەی ئەمەیە یاسای پارتی و بنەماڵی بازانی ئەمەیە بەڕاستی یاساکەیان کابراکەشیان گرت و ماڵەکەشی چیتە و بێ هەرمیان بردووە ئاوە چەتەی بەم جۆرە بەڕاستی
بەخوا چۆن لەلا لە زاران مەعجونی دانیان بردەبوو دۆشایی تەماتیان بردەبوو کورە چوزانم ناوی چییە فڵچەی دەمودانیان بردەبوو لەسەر لە سەلاجەکەی ماڵی لاویشا جەنگیا بەخۆ پێغەمە لە ماڵی ئەو کابرایشە ئەو خۆشی هەرکیە قەسەم بەخۆ حەچیشتە بردوێنە ماڵا بێ حاچیش هەر ماڵەکەیان تاڵان کردو باشە کاک مەسوود بازانی لەکوێی دنیا هەیە تۆ ئەگەر قانون بەڕاستی قانون معنای هەبێ لەکوێی دنیا قانون ڕێگەی بە سەر ماڵێک هەڵبتە سەری بۆشی ماڵەکەی تاڵانەکەی زەحمە نەبێ لەکوێی دنیاە ماڵ تاڵانکردنی خەڵکێدا لە ڕاستە بۆچی یاخی بوونیشی با من لە ئەوڵە هەمزانی وای لێ بە قوربان سەد جار خۆم من لایڤەکان ئێستا هەرما وتمان کاکە ماوەیەکی سەرێکم زان چی لێکا پارتی خۆی ئەمانزانی کە وەزعەکە وایە بەڵام من کارم بەسەر ئەمە نییە قەیناکە کار بە تەقیلە ئاسایش کردووە خەڵکی کوشتووە فڵانی کردووە بیگرن مشکلی من نییەوە با بیگرن خۆشیت کێ بەڵام قسەکە سەرەوەیە کە ئەمان بۆ چەتەی ڕۆشتون لە ڕاستیە کاکە یعنی ماڵەکەیان بار کردووە ماڵی کابرا بە قوربانم با مەسوود بازانی و حکوومەتەکەی نەڵێ یاسا کاکە باسی یاسا بۆ خەڵک مەکەن کورە یاسا قۆنەرەیە لە پێی ئێوەیە کاکە یاسای چی و تەڕەماشی چی ڕۆشتون بۆ کابرا چون بۆ چەتەی کاکە ماڵەکەشتان بار کردووە لەگەڵ لێبراکە ماڵ هەر چی تیا بۆمدان دزیوە ماڵەکەشی بە قوربان جا ئەبێ چەند ملیۆن دلاری تیا بوو بێ ئەبێ ئاڵتونەکان بای چەند بوو بێ ئەو کابرایە تەمان دەوڵەمەند بووە کورە ڕەنگە نانی هەزار کەسی یا بێ 2000 کەسی یا بێ خەریکی بیرە نەوت و فڵان و ئالەم بابەتانەیە جا ئەبێ چی سەفتە دۆلار هەبوو بێ هەر هەمیان حەپەلۆش کردووە جەماعەتی پارتی بدویانە بۆیە مەسوود بازانی بە تیرە دوو نیشانیشکەن هەم ئەو دوو کەسەی دەگیر کرد و هەم سامانەکەشی هەر هەمی دزی بۆ خۆی ئەرەوەڵا وەڵڵی ئەمشە ئەو مەسوود بازانیە بۆ بەخاڵی دایان ملیۆن دۆلاری زیادە کە دەستی کەوتووە لەو بەزمە ڕزمەی کە ئێستا ڕوویاوە لەو گوندەیە لەبەرەوە ئەم شتە یاسایی نییە لە حقیقەتە نەکارەکەی ئەو یاسایی و ئەخلاقی و ئینسانیە نەکارەکەی پارتیش یاسای ئەخلاقی ئینسانیە و من لەگەڵ گرتنەکەیان بەڕێگەی خۆی چونکە ئەو کابرایە شتێک نەبۆ بڵێ وەڵامە شۆڕژیێڕە و سیاسی و ئازادی و ئەلمەت ئەمە نییە لە ڕاستی چەتێکی پشکۆلانەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە تەراقی کراوە گرتنەکەی مشکلەمان نییە بەڵام ئەو چەتەیە لە ماڵی خەڵکە ئەمە ئەبێ بە دیاری دێتن باش نییە پەلاماری هەڵ ماڵێک ئێن ئەمانە چی تایبێت لە ماڵەکە ئایدس برادر هەیە لە ئەوروپا گەڕاوەتەوە لەبەرەوەی کە قسەی بە پارتی و تۆ لە شوێنەکە ڕێخنەی لێگرتووە هەستاون پارتی هێزێکی نردۆ کۆماندۆ بۆ ماڵەکەی ئەمە من کەسەکە ئەناسم بەڵام نامێنایی برم نەدی بۆ ماڵەکە بەیانێکی زیانە بەدەمیانە بەسەریانە بەسەر ماڵەکەی اینجا ها ژوورەکان ئەگەڕێن و ئەوە گەنەگەن خۆشیان ئەوەندە تلیاک و دنیان بردووە بە جیخیانتە ناو کونیەکەەوە لە ماڵەکەیە اینجا هەگەڕاون و خوان مەشڵ کردو لە توپڕیان بە شوێنەکەی کە خۆیان دایانەوە گرتویانە تلیاک لە ماڵەکەدایە بە بۆنەی ئەوە کابرایان خست بۆ زیندانەوە چەند مانگی پێش و تاوەکو بە واسە واسەکاری تەنازوو اینجا ئازادیان کرد یعنی هەچی سیناریۆ هەیە ئەمانە بەڕاستی بۆ دروستەکەن ئاوایە ئەمەیە دەسڵاتەکەی باشووری کوردستان ئەمەیە پارتی بنەماڵی باجانی ئایزانی ئارام ئەحمەد من هەرویستم ئەوەتان پێ بڵێم ئیتر شتێکی تر نییە کە باسی کەم مەسەلەی شاسوایش کە من زۆر قسە لەسەر ئەم مۆزوعی ڕێکەوتن لەگەڵ لێکێتی ئەوانە نەکردو ئەنە بابەتانە ئەمە ڕێکەوتن نییە ئەم کابرا لە زیندانا بووە کەسێکی جەبان و بێشەهامەتە شاسوار عەبدولواحید و کەسێک کە شوێن پارە ئەوە کەوتووە بە یەکێتی دۆڕاند دەستی پاوڵ تاڵەبانی خۆش بێ بەڕاستی ئەمە من پێم وایە نابودبوونی شاسوار و چوونە ناوێکێتی و ئەوانەی بە قازانجی بەرەی ناڕازیە داقەتا درۆزنێکمان لە کۆڵ بووە لە باشووری کوردستانە ئایزانی ئارام ئەحمەد حتا دەنگدەرەکانی شاسوار و نەوەی نوێ و ئەمانە ئەبێ زۆر خۆشحاڵ بن لەبەرەوەی کەسێکی درۆزنی ساختەچی دەستبڕیان لە کۆڵ بووە کە ناوی شاسوارە ئەم شاسوارە ئیتر کۆتایی پێهاتووە پاڤڵش دەستی خۆش بێ لە ڕاستیە من بە ئەندام پەرلەمانەکانی وتوم و ئێسش ئەیڵێم داواتان لێ یەکەم هەمووتان بن بە ئەندام پەرلەمانی یەکێتی شاسوار پیاوێکی خوێڕیە هیچ قیمەتێکی نییە لە حقیقەتە و کەسێکی بەڕەڵا و هەوسار پچڕاوە و یاریەکەی دۆڕاندووە بەرگەی هیچ شتێکی نەگرتووە 25 مانگ سجن بووە کەشی ئەڵێ عەبدوڵڵا ئۆجەلان و هینیش ماندێلاش لە زیندانە ڕێکەوتنیان کردووە عەبدوڵڵا ئۆجەلان 27 ساڵ لە زیندانە ئازیزانی ئارام ئەحمەد ماندێلا 27 ساڵ زیندان بووە بە هەردووکیانە کاتە 54 ساڵ زیندانی ئەو لەسەر مەسلەی ڕەشپێست و مەسلەی ڕەگەزی و ڕەگەز پەرسی و ئەلم بابەتانە لە زیندانە بۆ 27 ساڵ عەبدوڵڵا ئۆجەلان سەر قەزیەی میلەتێک شاسوار عەبدولواحید لەسەر فلیمی ڕووتی شادی نەوزاد کە فلیمی ڕووتی بڵاو کردوێتەوە هەڕەشەی لێکردووە سەر ئەوەی گیراوە کەچی خۆیەکە بە ڕەفیقی عەبدوڵڵا ئۆجەلان ڕەفیقی هین ئەوەی ماندێلا کاکە
ئێبرا تۆ سە فلیمی ڕوود گیراوی فلیمێکی ئەندام پەرلەمانێک بووە ناوی شادی نەوزادە تۆ فلیمی لێگرتووە نردوتە بۆی بۆ پەرلەمان ئەویش کاتی لێکرد لەسەر ئەوەی گیراوی لەسەر فلیمی ڕوود لەسەر کەمیندان بۆ خەڵک تۆ گیراوی چی علاقی بەسەر ئەبڵا ئۆجلان و بەسەر ماندێلۆ ئەلەم بابەتانەوە هەیە ئەمەشە شاسوارە بۆیە من دەستخۆشان باسی لە پاڤڵەکەم بۆ ئەوەی کە ئەم دوومەڵە پیسە نەمێنێ ئەم عەلی حەمە ساڵەوانە نەمێن بەڕاستی ئەم ساختەچیانە بەناوی سیاسەوە کە هەمان ئیطلاعات لە ڕاستیە ئازانی ئارام محمد ئەمانە نەمێنن قەیناکە بەهاریشێتی هەبێ کاکە درۆ لەگەڵ خەڵکان نەکری ئەم هەموو گروپ و بەنای ئۆپۆزیسیۆنەوە ساختەچری پارەکۆکردن ئەم بابەتانە بۆیە جەماعەتی شاسوار کە ئاوایان لێ هاتووە من پێم وایە دەستی پاڤڵ خۆش بێ هیوادارم پاڤڵ لە ئایندەشا بتوانێت بە تەواوەتی ئەندام پەرلەمانەکانی ئەو بکابێنی خۆی بێ چونکە ئەگەر من ئەندام پەرلەمانی نەوەی نوێ بوومایە ئازیزان ئێستا ئەچوم ببم بە پارتی شومە ناو لستەکەی پارتیۆ بەڕاستی ئەموو فەرقی چییە شاسواری خوێڕی بۆ بڕوا بە پیاوی پاڤڵ تاڵەبانی تۆ ئەندام پەرلەمانی بۆ خۆ ناچی لە ناو دیاریەکانی بەڕاستی تۆ بۆ لەڕێگەی دەستی دوو ئەبی بەیەکێتی کاکە هەر خۆ بڕۆ ئێستا ئەندام پەرلەمانی نەوەی نوێی چەند کەسن دە کەسن پێنجن حوتن دوانزن هەر چەندێکە نازانم من ژمارەکەی هەمووتان ببن بچنە ناو لیستەکەی یەکێتیەوە بۆ خۆتان لیستێک پێ بێن لە هەولێر بن بە ئەندام پەرلەمانی یەکێتی و تەواو شاسوار کۆتایی پێێتەوە بەڕاستی کاکەجان عیبە ئەمە بەسمی شاسوارش لێرە کۆتایی بۆیە من دەستی پاڤڵ تاڵەبانی خۆش بێ توانی یاریێکی زۆر باشکە سیاست لە ناوچەیە ئاوایە خۆتان زانن چاسە ئەخلاقی نییە لە ناوچەیە بەداخەوە توانی لعبەیەکی باشکات شاسواری گرت تەنەکەی بەس بە کلیشەوە لە زیندانە داینا پێشمان تەنازلی بۆ کرد پێکرد کەواتێکیش بەربوو بەپەلە بردیان دەموچیان پڕ کردەوە لەم بۆتۆکس و ئەلەم بابەتانە هەمووی فش بوو بۆ وەکو میزەڵان شاسوار پاڤڵ توانی تەنازلی پێ بکات پێی دۆڕان لە حەقیقەتە و حرەکەکەی برد ڕسوای کرد ئەوەی کە پێڵێنەوەی نوێ ئالم بابەتانە وردە کۆتایی پێێت هەتا کە لە قۆناغی دووهەما کە هەموو ئەوانەی تەواو کرد پاڤڵ تاڵەبانی ئەیشتوانێ بڕۆ لەگەڵ پارتیا حکومە دروست کاتەوەکو جاری جاران و هیچ کێشێکی نابێت و نەوەی نوێ و شاسوار بۆ خۆی کۆتاییان پێ هاتووە تەواو ئەوە بەسەر چوو بۆیە ئەو ئەرکەی کە ئەبوایە ئێمە جێبەجێبان کردایە و شاسوارێکی خوێڕی دروست نەبووە لە باشووری کوردستانە خۆشبەختانە پاڤڵ تاڵەبانی ئەها شاسوار میزەڵانێک بوو باش نییە میزەڵانێک بوو پاڤڵ توانی بەنوکە دەزیەک فشی کاتەوە دەڕاستیە چونکە بۆ لەبەرەوەی کە شاسوار پیاوێکی شۆڕژێر نییە شوای پیاوێکی خاوەن فکر و معریفە نییە کابراەک نییە کە خاوەنی مەسەلەن فکر بێ کابرایەک کە ئەساسی شۆڕژگێڕی و گیانبازی و ئەنم بابەتانە ئەوە بێ چونکە بۆ هەموو بڕۆتۆ بە دژای مێژوو سەری مێژوی مرۆڤایەتیکەن ئەوانەی کە شۆڕشیان کردو هەمی خەڵکە ڕەشەڕوتەکەیە چونکە بۆ نەژنی جوانی هەیە بیدۆڕێنێ بڵێ بتەسم بڵێ ژنەکەم ئەبن نەپارە و سامانی هەیە بڵێ پارە سامانەکەم ببم نەڤێر لاوشیانی شاهانە هەیە تارێ بتەسێکە لێنت زن لەبەرەوە هەموو ئەمانەی نییە بەڵام دەوڵەمەن و شێتخاوەن پارە ناچنە بەردەم پەتیسیەدارە خۆیان بە کوش نادەن دەڕاستیە چونکە کابرا ملیۆنێرە شاسوارێکی ساختەشی دەستبەر خۆ ناچێ خۆی بابە کوشت بەرگەی 5 مانگی نەگردو کە لە زیندانێکا بۆ لە ئاسایش ژنی چووە بۆ لای کەسوکاری ڕۆیشتووە خواردنی باشیان بۆ بردووە ئازار و ئەشکەنجە نەدراوە تەلەڤیزیۆنی هەبوو هیچ کەشێکی نەبووە پاڤڵ چۆتە لای وتێتی وەرە با ڕێکوت بکەین و بەناوی ڕێکوتنەوە میزەڵان یەک دەستی کرد بە میزەڵانەکەی شاسوارە فشی کردەوە و کۆتایی پێێنە بۆیە من دەستخۆشی لە پاڤڵەکەم بۆی ئێمە ئەزیزان لە ژاتی ئەوەی کە یەک نارمان بێ کە یەکێتیە باش نییە یعنی باشترە نارێکمان هەبێ یەکێتی بێ نەک نارێک بە نمونە شاسوار هەبێ و عەلی حەمە ساڵە هەبێ و گۆڕان هەبێ و تەڕەماش هەبێ هەمووشیان وەکو یەکوا بن هەمووشیان هیچ جیازێکیان نەبێ کەواتە باتەنها یەک دوژمنمان هەبێ نەک ئەم هەموو دوژمنە لاوەکیە بەنای ئۆپۆزیسیۆنە کاکەجان باشە ئەمە واقعە جەماعەتی عەلی حەمە ساڵەش یەک دوو ئەندام پەرلەمانوشتیان هەیە لە بەغاوانە کە قەسەم بەخوا بەلایل هەڵە ئیطلاعات مکات ئیش بۆ ئیطلاعات ئێرانەکەن باشکرا چاوەکەم ئەوە لە مەلەفێکی ترە ئەوانش بڵاوەکەمەوە لە حقیقەتە کۆمەڵی بەڵگەم دەستکەوتووە کە ئەوانە سەڵفەن ئیش بۆ ئیطلاعاتی ئێرانەکەن بە قوربانتان جاسوسی ئیطلاعاتی ئێران باش نییە حتا ئەو دژایەتی لە هەولێریش ئەیکەن لە بەخا ئەیکەن بۆ دژایەتی پارتی و بنەماڵی بەزانی بەناوی گەندەڵی ئەم بابەتانەوە ئیطلاعات پیانەڵێ یاریەکە بەو جۆرەیە خۆشەویستانی ئارامە چونکە من چەند جار بۆ ئەوم باس کردووە دیاریدەیەکی سەخیف لە کوردستانی باشوورا هەیە چییە ئەوەش من بەیانیە بۆ سلێمانی کلکم لەگەڵ لەکێتیا گرێدە ئۆکەی یەکێتی ئەڵێ چی ئەڵێ بیڵێ بەس تۆ قسەی خۆکە ئەوانە منی ژیم لەو منتیقەیە دائنیشم هەرچی تیر هەیە هەمووی عینێن بە سنگی پارتی بنەماڵی بازانیەوە باش نییە خەڵکیش بیر ناکاتەوە هەر چاویە بینێ گوێی ئەبی سێ قسەکانی من ئافرم ئارام محمد بنەماڵی بازانی خائینە ئەو هەمووتان دەنگی بنێ باش نییە نایزانێکە من کلکم بە یەکێتیەوە کلکیشتم بە ئیطلاعاتی ئێرانەوەیە ئەم خەڵکە ڕەشە وڵاخش ڕێزم بۆ ئێوە لەبەرەوەی کە من دژایەتی پارتیەکەم و شیعارەکەم پارتی و ئەم بابەتانێ هەموویان دەنگم ئێنێ
اینجا ئەڕۆم بۆ بەغا یا ئەڕۆم بۆ فڵانە فیزان بابەتانە هەموو دەنگومانەکان هەرمی ئەفرۆشم و ئەو بێندەستەکانی بشۆ یاریەکە ئابوو جۆرێ لە حقەتەکە لەبەرەوەی نابێ ئیتر لە خەڵکی سلێمانی ئەوانە باوەڕ بەو کەسانە بکەن کە یەن لە ڕوانگەی دژایەتیکردنی پارتی بنەماڵەی بازانیەوە دەنگکۆکەنەوە بۆ بچن بۆ بەغا خەریکی دزی و خەریکی پارەپیاکردن بن باش نییە پێچەوانەکەشی هەر هەیە کۆمەڵی خەڵکیش هەیە بە نمونە لەسەر دژایەتیکردنی یەکێتی ئەیانە بن بە ئەندام پارلەمان و پارەپیا بکەن ئەمەیشیان هەیە یعنی یاریەکە بەڕاستی ئابوو جۆرێ ئەجانی ئارا محەممەد هەمووتان ئەبێ ئێوە لەو واقعەتێ بکەن بەڵام خۆشبەختانە شاسوار کۆتایی پێ هاتووە دەستی کرد دەستەکانی پاڤڵ خۆش بێ کارێکی زۆر باشی کرد ئەم شتە سەخیفی جووتیکەی لە کۆڵ ئێمە کردەوە بە ناوی ئۆپۆزۆسیۆن و پاڤڵ و قوباردە بەسەرا هەڵەواسم و ئێسێش ئەڵێ تەرسم خوارد شیوام نەوتوە ئێستا وا ئەڵێ بەڕاستی ئەڵێ خۆی تەرس دەرخواردی خۆیە ئەڵێ من شیوام نەوتوە کە دەنگەکەش هەر هەیە یعنی ئینسانێکی دەبڵ موڕاڵ و دووڕوو باش نییە وە کابرایەکی فاسد خۆی و خوشکەکەی و بنەماڵەکەی بە هەموو پێوانەیەک لەبەرەوە زۆر باش کرا کە ئەو جەماعەتە ئاوایان لێها جەماعەتی شاسوار و من پێم خۆش بوو بۆیە من نەهاتم دەستکەم بە شەڕ لەگەڵ ئەو دژایەتی ئەنا بۆ شاسوار بۆچی هەبێ کاکە بانەبێ با یەکێتی بێ بە قوربانتان بم من شتێکی زۆر باشە برا با بڕۆ بۆ ناوێکێتی کۆتایی پێوتەوە خۆ کۆتایی کە چۆن ناوێکێتی ئەمە لە قۆناغی ئایندا کە کۆتایی پێەیە چونە ناوێکێتی شاسوار تەواو کلکی هینەکە ئەو کاتە نەیەکێتی شاسواریشی ئەوێ پاڤڵ و قوباد و ئەوانە و نە خەڵکی جارێکی تر شاسوارن ئەوێتەوە چونکە بۆ لەبەرێ مەکرۆکێ دەرخستووە بۆیە پاڤڵ تاڵەبانی توانی بەگرتنی شاسوار و 5 مانگ زیندانیکردن و بە ناوی ڕێکەوتن لەگەڵیا تەسلیم بخۆیکە ئیرادەی تێک بشکێنێ و ڕسوای بکە و پای کۆمەڵایەتی لێ بکاتەوە لە دوای شەوک و پەڕۆیەکی پیسکەی یەگرێ و فڕای ئەدا چونکە هیچ قیمەتێکی نەبوو یەکێتی ئەمێنێ نەبوو دەرەوەیەکیش ئەمێنێ ڕاستیە یعنی مێژوەکەی کۆتایی پێهات ئەم بەشە لە ساختەچ و بازرگانەکەکەش ئەوەیە هیوادارم علی حەمەد جوای لێ بکەن بۆ نمونە ئەویش بۆی کە وازنە فشە بێن بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کە هەمووشی کار بۆ ئێران و بۆ ئەملا بۆ ئەولاکە من هەر ئەو نەمە بۆ خۆشەویستە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان ڕێز و احترام بۆتان هەیە قوربانی ئێوە ئەوە دوو بابەت بوو کە باسم کرد و ئیتر درێژی ناکەمەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک هیوادارم ئەوەشی گوێ نەبوو لە دوایەتان گوێ بگرن بیکەن بە دوو بەشەوە بەشەکەی شاسوار و بەشەکەی ئەم کابرا هەرچیە ئەرەوەڵە وەڵا برا پارتی یاکی بەسەر ئەو خۆشیت هەرچیە کاکە هەموو ماڵەکەی تاڵان کردووە ئاڵتۆنی ژنی بردووە دار و بەردی بردووە کۆرە بەخوا ئەمیش معجونی دانی بردووە تاکە سەرین هەیە پشتی کە سەری خەوی ئەوانە ناوە لە کۆڵ کاکەجان یعنی یەک کۆمەڵ مافیا نادۆ لە دزانی پارتی وتیانە بڕۆن شت بێن سەر ئەها لە سەر بۆ ئێمە ماڵ بۆ خۆتان چیتیا بۆ هەر هەمیان دزیوە خۆشەویستانی ئارام محەممەد بەخوا تەنەکە ڕۆنیان بێت تەنەکە ڕۆن ئەها ڕۆنی کوردی ئەوەشیان بردووە ئاگدەیتان ئارە بەخوا یاڵڵا کاتێکی خۆش بۆ ئێوە خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێر